خی گەورە و مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بابەت یاداشنامە ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەستی دەواازی نێودەوڵەتی باشماخ کە ژمارەمان 62 فەرمانبەرین ماوەی یاسایی خۆمانمان تەواو کردووە و پێی ڕێنمایی ژمارەی دارایی 1970 ساڵی 2013 لە خاڵی یەکدا ئاماژە بەوە کردووە کە هەر فەرمانبەرێک بەبێ بچڕان 3 ساڵی تەواو کردبێ دەکرێت بە هەمیشەی کە ئێمە خزمەتمان لە 6 ساڵ تاوەکو 10 ساڵە وەکو مافێکی ڕەوای خۆمانی دەزانین کە بەئەرکی حکوومەتی دەزانین بە زووترین کاتەوە مافمان بۆ بگەڕێنەوە بە تایبەتی بە پێی نووسراوی ژمارەی دارایی وەزارەتی دارایی بۆ ئەنجومەنی وەزیرانی ناردووە لە ساڵی 2021 مانگی هەشدا کە تێدا بۆ ڕوونی بۆ ئەنجومەنی وەزیرانی ڕوون کردوێتەوە کە هیچ بارگرانیەک لەسەر حکوومەت دروست ناکەن کە بکرێن بە هەمیشەیی لە هەمان کادا ئەگەر بکرێن بە هەمیشەیی ئەوە 2 تریلیۆن دینار بۆ حکوومەت ئەگەڕێتەوە لە نووسراوێکی تریشدا کە دیسان بۆ ئەنجومەنی وەزیرانی ناردووە وەزارەتی دارایی لە مانگی نوێی 2021دا دڵنیایی دەدات کەوا بە هەمیشەی بوونی ئێمە هیچ تەرخانکراوێکی زیادە پێویست ناکات هەر بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست لە دەواازی نێودەوڵەتی باشماخ لە ڕێگەی ئەگەم کردبوونەوە دەمانەوێت بە حکوومەتی ڕابگەێنین کە داوای خواستەکانی خۆمان دەکەین کە وەکو ئاماژەمان پێگر ئێمە هیچ بارگرانێک لەسەر حکوومەت دروست ناکەین بەڵکو مافێکی ڕەوای خۆمانە کە چەند ساڵێکە لێمان زەورت کراوە بۆ زانیاری هەموو لایەکیش کە ئێمە لە ئەرکدا ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە ئەگەر لە فەرمانبەری هەمیشەی زیاتر نەبێ کەمتر نییە.